دين السر chapter السيم wave property of particles بثاني شكاتيك particle صفتي ويفيك وردكت لا chapter دوا أمان خين تمزين شكاتيك light كإلكترومagnetic wave شكاتيك صفتي particle وردكت كم على تجارب معناها بقولوا أنا فوتو إلكتريك إفكت بو لو أنا كومبتين إفكت بو لو أنا بي برودكشن بو همو أمانة أو يان سلمان كلايت لا چی پێگاتووە لە فۆتۆنات پێکاتووە و فۆتۆناتیش صفەتی پارتیکڵیان هەیە یاخود فۆتۆنات ئەتوانین بڵین پارتیکڵن بەڵام ڕێست ماسیان نییە بەڵکو چیان هەیە ئینێشەڵ ماسیان هەیە لە چاپتەری سیا ئینە سەر ئەو کۆمەڵی تەجروبە ئەخوێنین کە تێیدا ئەیسەلمێنێت کەوا پارتیکڵ چ کاتێک صفەتی وەیڤی دەبێت دینە پێشەکی دێن سەر دیبڕۆڵی وەیڤس لاین دیبڕۆڵی وەیڤس چییە A moving body behaves in certain ways as though it has a wave nature تنێکی جوڵە لە هەندێک حاڵەتە ئەتوانین صفەتی مەوجی هەبێت بۆ نمونە a photon of light ئەگەر هاتوو فۆتۆنێکی مان هەبوو ئەو فۆتۆنە فریکوێنسەکەی میو بوو had the energy امازان energy of photon is equal to h mu h Planck constant و mu is the frequency photon according to the special theory بپی لە chapter یەکە special theory of relativity ما خوێن the energy is related to the momentum ئەمە بۆ کێ بۆ فۆتۆن کە ڕێست ماسی نەبوو عیلاقە لە نێوان energy momentumە و سلمان دیشمان لە chapter یەکە کە E is equal to PC ئەمە بۆ پارتیکڵە کە ڕێست ماسی نەبێت وەکو فۆتۆن کاتە hence the momentum of a photon is given by this relation P is equal to H mu دابەشی C ئەمە لە چیەوە هاتووە هەر لەم معادلەیەوە هاتووە E is equal to PC یەکەش ئەکاتە H mu لە شوێنی هەموو یەکی ئێرە H mu دائنین کاتە معادلەکە ڕێگەخینەوە سۆڵڤێکین بۆ P is equal to H mu over C ئەمە چی پێ ئەوترێ ئەمە مۆمنتەمی فۆتۆنەکەیە پاشان ئێمە عیلاقەمان هەیە لە نێوان frequency لەگەڵ wavelength on the other hand the wavelength of a photon is given by this relation lambda is equal to C over mu کاتە لە شوێنی هەموو C over mu یەک لە معادلە لەمدا تعویض دەکەین ئەو کاتە چیمان بۆ دەرەچێ معادلەی سێ بە دوو lambda is equal to H over P lambda is equal to H over P ئەم معادلە پێوترێت duality دیبڕۆڵی بۆ پێ ئەوترێت duality یعنی دوانەی دیبڕۆڵی بۆ ئەو پێوترێت duality لەبەر ئەم هۆکارانەیە یەکەم the momentum لە معادلەی سێ بۆ دووە describes the particle property of a photon moment P descriptionی چیەکە particle property فۆتۆنەکە بۆ چونکە P ئەکاتە mv ماسی تیا کاتە کە ماسی تیا بوو صفەتی پارتیکڵی هەیەتە لای فۆتۆن و wavelengthەکەش کە هەمانە چیمانەوێت describes the wave property of the photon descriptionی چیەکە صفەتی وەیڤی فۆتۆنەکەمان بۆ کە کاتە پیەکە بۆ پارتیکڵ صفەتی پارتیکڵی فۆتۆن و لەمداکەش صفەتی وەیڤی فۆتۆنەکەمان پێ ئەڵێت ئێستا each photon has both particle and wave properties کاتە هەر فۆتۆنێک ئێمە بیگرین و باسی بکەین هەردوو صفەتی هەم صفەتی پارتیکڵی هەیە و هەم صفەتی وەیڤی هەیە کاتە دیبڕۆڵی suggested that equation 3 بۆ 2 is completely general کاتە دیبڕۆڵی پێشنیاری ئەوەی کرد کە معادلەی سێ بۆ دوو معادلەیەکی عامەیە معادلەیەکی گشتیە it applies not only to photons but also to the material particles کاتە تەنها بۆ فۆتۆن ئەپلای نابێ ئەم معادلەی سێ بۆ دوو بەڵکو بۆ هەموو تەنۆلکیەک بۆ هەموو مەتریاڵێک بۆ هەموو جوسەیمێک ئەتوانین ئێمە ئەپلای دی بکەین واتە تەنها بۆ فۆتۆن نیە بەڵکو معادلەکە معادلەیەکی عامە a material particle هەر تەنێکە هەمانە مەبەستمان پێی a moving body تەنێکی جوڵاو can behave as it has a wave nature کاتە ئەتوانین تەسەڕفی چی بکە تەسەڕفی ئەوکە کە صیفەتێکی مەوجی هەبێت the matter waves are called دیبڕۆڵی waves ئەو شەپۆلانەی کەوا
لأنجامي تنكي جولاو دستمان أكون بيانوتير دي برولي ويفز أمان جوازن لإلكترومagnetic ويف كاتا هر تنكي جولاو هر موفينج بديك ويفيكي لقلايا موجيك مرافقي أكاتو لقليا أبيت أو موجية تايبت مندي خويها بيوتير دي برولي ويفز. The wavelength of a particle is given by equation 3 and is called the de Broglie wavelength أو wavelength أو particle كالمعادلة سيبودو كاللامدا is equal to h over p out de Broglie wavelength. The greater the particle's momentum هتاوكو particle كما momentumي جوربت كاتا the shorter it is de Broglie wavelength كاتا wavelength چی لێ دێ لەو کاتا wavelength کەم ئەبێتەوە. ئەم قسەیە بۆ پێچەوانەکەشی ڕاستە چونکە مۆمنتەم لە ژێرەی کەرتەکەیە ئەی ئەگەر مۆمنتەم بچووک بێ کەواتە wavelengthمان چی ئەبێ ئەو کاتە شۆرت ناوێ بەڵکو wavelengthێکی درێژمان دەست ئەکەوێت کەواتە عیلاقە لە نێوان مۆمنتم لەگەڵ wavelengthە پێچەوانەیە هەتاوەکو مۆمنتم گەورە بێ wavelength کورت ئەبێ و هەتاوەکو مۆمنتەم بچووک بێ wavelength درێژ ئەبێت. کەوابوو the momentum of a particle of mass m and velocity v کاتە مۆمنتەمی هەر پارتیکڵێک کاتێ ماسەکەی m بێ و velocityەکەشی v بێ is given by this relation p is equal to m جارانی v کاتە the de Broglie wavelength is therefore given by ئەو کاتە ئێمە ئەتوانین لە شوێنی هەموو مۆمنتەمێک چی دانین m v دانین lambda is equal to h over p لە شوێنی هەموو پێکیش ئێمە ئەزانین چیمان هەیە m v مان هەیە کاتە in the above equation لە معادلەی سەر و m is the relativistic mass بۆ relativistic massە چکەوتمان کاتێک لە چاپتەری یەکە خێرایی تەنەکان approach to the velocity of light ئەو کاتە ئیتر ماسیش کۆنستانت نابێ بەڵکو دالە ئەبێ بۆ velocity بۆیە ماسەکەشمان ئەلێرە ئێمە relativistic ماسمان هەیە which is related to the rest mass علاقەمان هەیە m is equal to m naught لەسەر ڕەگی 1 ناقسەن v دوجا لەسەر c توان دوو ئەمە لە چاپتەری یەکە ئەم معادلەیەمان ئیشتقاق کردو کەواتە ئەتوانین لە شوێنی هەموو ماسێکی ئێرە ئەم relativistic ماسە تعویض بکەین. The wave and particle properties of moving bodies can never be observed at the same time. ئێمە کاتی ئەڵین duality de Broglie هەم سیفەتی پارتیکڵی و سیفەتی وەیڤی بۆ تەنێکی جوڵاو لە یەک کاتدا بە هیچ جۆرێک ناتوانین دەرک پێ بکەین واتە لە یەک کاتدا تەنێکی جوڵاو ناتوانین هەردوو سیفەتی بدەینە پاڵ هەم بڵین وەیڤە هەم بڵین پارتیکڵە نەخێر ئەگەر سیفەتی مەوجیەکە زاڵ بوو بەسەریە کاتە سیفەتی مەوجی ئەدرێتە پاڵ موڤینگ بەدیەکە بەڵام ئەگەر هاتوو سیفەتی پارتیکڵێکە زاڵ بوو لەسەری ئەو کاتە سیفەتی پارتیکڵێکە ئەدەینە پاڵ تەنە جوڵاوەکە واتە لە یەک کاتدا ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین هەردوو سیفەت بۆ تەنێکی جوڵاو دەرک پێ بکەین. In some situations لە هەندێک حاڵەتە a moving body resembles a wave لە هەندێک حاڵەتی دیاریکراوە تەنێکی جوڵاو وەکو وەیڤێک دەرئەکەوێ and in others لە حاڵەتێکی ترا یاخود لە حاڵەتەکانی ترا it resembles a particle وەکو چی دەرەکەوێ وەکو پارتیکڵێک دەرئەکەوێت. دینە سەر ئێگزامپڵێک بۆ ئەوەی بزانین چ کاتێک سیفەتی پارتیکڵی زاڵە و چ کاتێک سیفەتی وەیڤی زاڵە بەسەر موڤینگ بەدیەکە. نمونەکە پێمانەڵێ compute the de Broglie wavelength of the following de Broglie wavelength بۆ ئەمانی لێی خوارەوە بدۆزەرەوە و حساب بکە. یەکەم 1000 kg automobile traveling at 100 meter per second سیارێکمان هەیە ئەو سیارەیە ماسەکەی 1000 کیلۆگرامە و بە خێرایی 100 متر لەسەر سێکەندا حرەکە ئەکا ئێمە ئەتوانین de Broglie wavelengthی بۆ بدۆزینەوە بزانین ئایا سیفەتی پارتیکڵی ئەدرێتە پاڵیان سیفەتی وەیڤی. ئەمە لقی یەکەمیان. لقی دووەمیان لە لقی بیا a 10 gram bullet traveling at 500 meter per second
گولەیەکمان هەیە بارستایەکەی 10 گرامە و بەخێرایی 500 متر لەسەر سەکەند حرەکەکە لێرە شادیسان وەیڤلەنگت ئەدۆسینە بزانین سلیفەتی پارتیکڵی زاڵە یاخود سلیفەتی وەیڤی. پاشان a smoke particle of mass 10 to power minus 9 gram moving at 1 centimeter per second. ئەم جارە چیمانێ پارتیکڵمان هەیە کە ئێمە دووکەڵمان هەیە دووکەڵ ئەزانین لە پارتیکڵات پێگاتەوە ماسەکەی زۆر بچووکە لە حدود دەتوان ناقسە 9 گرامە بە چه خێرایەک حرەکە خێرایەکی کەم 1 سانتیمتر پێر سێکەند حرەکەکە و لقی دی پێمانەڵێ ئەن ئەلکترۆن with a kinetic energy of 1 electron volt. ئەم جارە لە لقی دیە ئەلکترۆنێکمان هەیە و لە کاینەتیک ئینەرجیەکەی چەنە 1 ئیلکترۆن ڤۆڵتە. ئەم جارش جارێکی تر وەیڤلێنگت ئەدۆسینەوە تیدا کە وەیڤلێنگتمان دۆسیەوە ئەو کاتە بڕیار ئەدەین ئایا صفەتی پارتیکڵ یا صفەتی وەیڤی. وأخيرا an electron with a kinetic energy of about 100 mega electron volt. ئەلکترۆنێکمان هەیە بەڵام جار بە کاینەتیک ئینەرجیەکی زۆر زیاتر حرەکەکە لە حدودی 100 ملیۆن ئەلکترۆن ڤۆڵتە. ئێستا یەک ئەمانە شیکار دەکەین پێکەوە بزانین و لە کۆتاییشدا مناقەشە لەسەر ریزڵتەکانمان ئەکەین بزانین ئایا صفەتی پارتیکڵی یان صفەتی وەیڤی. یەکەم ئەو معادلەی کە هەوانە معادلە عامەکە لامدا is equal to h over p. ئەمە دوڵتی دیبڕۆڵیە h پلان کۆنستانت هەمانە 6.63 دەتوان ناقسەن 34 جول سەکەند و ئێمەکەمان هەیە بەڵێ هێمان یەکەم جار بۆ سیارەکە 1000 کیلۆگرامە جارانی v ڤیلۆسیتەکەیە کە هەمانە 100 متر لەسەر سەکەند دای ئەنین تەماشاکەین ئەو قیمەتی بۆمان دەرچوو چەند بوو 6.6 جارانی دەتوان ناقسەن 39 مترە. ئەمە چی ئەمە یەکەمیان لقی ئەی بینە سەر لقی بی جارێکی تر لەمدا کاتە h over p ئێمە hمان هەیە بەڵێ هەمانە ئێم و vشمان هەیە بەڵێ هەمانە ئەویشمان هەیە کەواتە ئەمە ئەگەر تەماشاکەین 10 گرامە ئەم گرامە تەحویلەکەین بۆ کیلۆگرام بەم جۆرە و پاشان جارانی ڤێلۆسیتەکە یەکەین تەماشاکەین قیمەتەکەی 1.3 جاران دەتوان ناقسەن 34 متر دەرهاتووە. دینە سەر لقی سی لە لقی سیا لەمدا is equal to h over p دیسان h over mv ئێممان هەیە و vشمان هەیە بە ئاسانی ئەتوانین تەماشاکەینە کاتە 6.6 جارانی دەتوان ناقسەن 20 متر. ئۆکەی لە لقی دیا بزانین لە لقی دیا چیمان هەیە لە لقی دیا هەندێک پرسیارەکە جیاواز دەبێت لە سێلقەکەی پێشووتر ئەلکترۆنی یاوە کاینەتیک ئینەرجی یاوە ئێمە پێویستمان بەچی هەیە پێویستمان بە مۆمنتم هەیە بۆی وێڤلێنگت بدۆزینەوە بەڵام مۆمنتەمی نەیاوە بەڵام کاینەتیک ئینەرجی داوە چێنە 1 ئەلکترۆن ڤۆڵتە وەکو لە نمونونەکە ئایبینین 1 ئیلکترۆن ڤۆڵتی پیاوین بۆ ئەم مەبەستە بۆی بزانم من ئایا کاینەتیک ئینەرجیم هەیە تەحویلیکەم بۆ مۆمنتم ئایا یاساکانی کلاسیکەڵ میکانیک بەکاربهێنم یان یاساکانی ڕیلەیتیڤیستیک بەکارێن بۆ ئەم مەبەستە زۆر گرنگە مقارنە لە نێوان دوو شتا ئەکەین تەلەبەکان مقارنە لە نێوان دوو شتا ئەکەین ڕێست ئینەرجی ئەلکترۆن لەگەڵ ئەو کاینەتیک ئینەرجی پێمان دراوە ئەگەر هاتوو کاینەتیک ئینەرجیەکە گەورەتر بوو لە ڕێست ئینەرجی بۆ نمون بۆ ئەلکترۆن ڕێست ئینەرجی چەنە ئێمنۆسی دوجار کە جێران یەکەین ئەکاتە 5.1 جاران دەتوان 5 ئەلکترۆن ڤۆڵت یاخود ئەکاتە 511 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت یاخود ئەکاتە 0.511 مێگا ئەلکترۆن ڤۆڵت. ئەگەر هاتوو کاینەتیک ئینەرجیەکە گەورەتر بێ لە ڕێست ئینەرجی کاتە یاساکانی ڕیلەیتیڤیستیک بەکارهێنین بەڵام لەم نمونە تەماشاکەین کاینەتیک ئینەرجیەکەم کە 1 ئەلکترۆن ڤۆڵتە کەمترە لە ڕێست ئینەرجی ئەلکترۆن بۆیە یاساکانی کلاسیکەڵ میکانیک بەکارهێنن بۆ کاینەتیک ئینەرجی. یاساکانی کلاسیکەڵ میکانیک بۆ کاینەتیک ئینەرجی چی بوو کاینەتیک ئینەرجی کاتە 1/2 m کە ماسە جارانی v ڤیلۆسیتیە بە دەلالەتی مۆمنتەم ئەکاتە چی کاینەتیک ئینەرجی هەر لەو معادلەیەوە کە باسم کرد ئەکاتە p کە مۆمنتەمە دابەشی 2m ئەی ئەگەر ڕێکی خەینەوە p دەربێنم لەو معادلەیەوە
کە باسم کردوتمان کانتیک ئینەرجی کاتە پی توان دوو لەسەر 2m ئەو کاتە پی ئەکاتە چی ئەکاتە 2m کاینەتیک ئینەرجی. ئێمەکەمان چییە؟ ئێمەکەمان ماس ئۆف ئەلەکترۆنە کانتیک ئینەرجی ئۆف ئەلەکترۆنە. مادەم کانتیک ئینەرجی بە چییە؟ بە ئەلکترۆن ڤۆڵتە کاتە بێت تەحویلیکەینەوە بۆ جوول چونکە کیلۆگراممان هەیە لێرە. یەک ئەلەکترۆن ڤۆڵتیش معلومی جەنابتانە 1.6 جاران دەتوان ناقسە 0 جوول. ئەو کاتە مۆمنتەمە دۆزمەوە کاتە 5.4 جاران دەتوان ناقسە 25 کیلۆگرام جارانی مەتردا بەشی سێکەند کە مۆمنتەم هەموو بە ئاسانی ئەتوانم چی بدۆسمەوە؟ ئەتوانم وەیف لێنگت بدۆسمەوە. تێیدا هاتووە لامدا is equal to h over p جارێکی تر و مۆمنتەمەکەشم دۆزیەوە تەعویزەکەم تەماشاکەم ئەو قیمەتەی بۆم دەرئەچێ 1.2 جاران دەتوان ناقسە 9 مەتر کە ئەکاتە 1.2 نانۆمیتەر. 1.2 نانۆمیتەر. ئەمە لەقی بیا بۆ ئەلەکترۆنێک توانیمان وەیف لێنگتەکە بدۆسینەوە. پاش دینە سەر لقی ئەخیریان پێمان ئەڵێ in this case the kinetic energy is much greater than the rest energy. لەم حاڵەتی ئەخیریانە کاینتیک ئینەرجیەکەی کە پێی یاوینهی ئەلەکترۆن زۆر زیاتر لە ڕێست ئینەرجی بۆیە ئەبێ پەنا بەرینە بەرچی ریلیتیڤیستیک ئیفەکت، یعنی بچینەوە بەر کاینەتی ئینەرجی بدۆزینەوە لە ڕێگەی ریلیتیڤیستیکەوە. ئێمە خوێنمان لە چاپتەری یەکە کاینتیک ئینەرجی لە ریلیتیڤیستیکە ئەکاتە چی و ئیشتقاقمان کرد و لە لۆسپیدی شاوە لە کلاسیکەڵی شا معلومە و خوێنتان لە مەرحەلەیەکە و چەند جار خۆشمان خوێندومانەتەوە کە کاینتیک ئینەرجی ئەکاتە چی. لەبەرەوەی کە لە پرسیارەکە ئەوەی پێیاوین کاینەتیک ئینەرجی ئەلەکترۆنمان 100 مێگا ئەلەکترۆن ڤۆڵتە و زۆر گەورەتر لە ڕێست ئینەرجی ئەلەکترۆن. ڕێست ئینەرجیەکە چەند بوو؟ 0.511 مێگا ئەلەکترۆن ڤۆڵت بوو. 0.511 مێگا ئەلەکترۆن ڤۆڵت لە چاو 100 مێگا ئەلەکترۆن ڤۆڵت زۆر کەمترە. کەواتە لە سلایدی پێشووترە ئاماژەم پێکرد هەر کاتێک کاینتیک ئینەرجی ئەلەکترۆنکە گەورەتر بێت لە ڕێست ئینەرجی ئەو کاتە ئەڕۆین چی ئەکەین؟ ریلیتیڤیستیک کاینتیک ئینەرجی بەکارێنین یاساکەی ریلیتیڤیستیک. بۆ ئەم مەبەستە ئەو کاتە ئەڵێن لەبەرەوەی گەورەتر بوو کاینتیک ئینەرجی تقریبەن ئەکاتە تۆتەڵ ئینەرجی تقریبەن ئەکاتە پیسی بۆ ئەلەکترۆنەکە. ئەکاتە پیسی چۆن ئەمە لە چیەوە هات؟ لێرە وازەح بۆم تۆزەح کردوون تۆتەڵ ئینەرجی بۆ پارتیکڵێکی وەکو ئەلەکترۆن لە چاپتەری یەکە خوێندمان ئەکاتە ڕێست ئینەرجی توان دوو زایدەن پی توان دوو و سی توانی دوو. ئەی کاینتیک ئینەرجی کاتە تۆتەڵ ئینەرجی ماینەس ڕێست ئینەرجی و لە چاپتەری یەکە ئەمەشمان ئیشتقاق کردووە. ئەی ئەگەر ئەمە تەعویلکەم لە شوێنی هەموو ئیەکی تۆتەڵ ئەم قیمەتەی سەرەوە دانێم و ماینەسی ئینۆتی کەم ئەم قیمەتان کە دانێمەها ئینۆت کاتی دووجاشیەکەم خۆی کەمە دووجاشیەکەم کەمترە بێتەوە بۆ نمونە 0.511 کاتێ دووجیەکەم کەمترە بێتەوە ئێرەش قیمەتەکەی زۆر کەمە 0.511 یان ئەگەرم پی دووجار کە سەدە دووجایکەم زۆر گەورەتر ئەبێ 100 کە دووجەکەی زۆر گەورتر بۆیە ناقسەن 0.5 قیمەتێکی وای نابێ. ئەم معادلە کاینتیک ئینەرجی و یەکسانەیە تقریبا بە تۆتەڵ ئینەرجی تقریبا یەکسان ژەوێ بە پیسی کاتە ئەمە لەوە هاتووە. بۆم ڕوون کردوونەوە لێرەوە بۆ ئەوی بزان کە ئەمە ئەڵین کاینتیک ئینەرجی تقریبا ئەکاتە ئی و تقریبا ئەکاتە پیسی چۆن هاتووە. پاشان معادلەی لەمدامان هەیە لەمدا is equal to h c over pc بۆ ئەمە هەردوو خۆی لەمدا کاتە h over p بەڵام ئێمە پیسیمان دۆزیەوە کاتە سەرە و ژێرەی کردەکە جارانی سی ئەکەین هیچ لە مۆزوع ناگۆڕێ h هەردووکیان کۆنستانتن ئەمە قیمەتەکەیانە و پیسیشمان هەیە کە کاینتیک ئینەرجی ئەلەکترۆنەکەی 100 مێگاکەیە تەماشا ئەکەین قیمەتەکەی چەند دەرهات لەمدامان 12 فیمتۆمەتر دەرهات 12 فیمتۆمەتر دەرهات. Note that the wavelength computed in part A, B لەگەڵ سیا are too small to be observed in the laboratory. يعني لە لقی ئەیە لە لقی بیە لە لقی سیا کاتێکەوە تەنەکان ماسیان گەورە بوو و ڤیلۆسیتیان کەم بوو ئەو کاتە تەنەکان وەیڤلێنگتیان زۆر کورت بوو کە وەیڤلێنگتیان بچووک بوو ئێمە ناتوانین یعنی ئەبزەرڤیکەین یاخود دەرکی پێ بکەین. بۆیە لە لقی ئەی بی و سیا تەنەکەمان موڤینگ بەدیەکەمان صیفەتی پارتیکڵی وەرئەگرێت واتە صیفەتی مەوجیەکەی شاراوە دەبێت و دیار نابێت کەواتە ئەتوانین بڵین لەو سێ حاڵتە
موڤینگ بەدیەکەمان وەکو پارتیکڵ تەسەڕف ئەکات. Only in the last two cases تەنها لە دوو حاڵەی ئەخیر واتە لە دی و لە ئیە کە حسابمان کرد in which the wavelength is of the same order as atomic or nuclear size. wavelengthەکە لە حدودی نانۆمیتەرا بوو لە حدودی فێمتۆمیتەرا بوو لەم دوو حاڵەتی ئەخیرا کە ئەمانە مقارنتەن بە مقارنەی سایزی نیوکلیر یاخود سایزی ئەتۆمە. ئەو کاتە ئێمە ئەتوانین سیفەتی مەوجیەکە زاڵ بێ بەسەر سیفەتی پارتیکڵێکە do we have any chance of observing the wavelength کاتە ئێمە چانسمان ئەبێت لەم حاڵەتانە کە دایمێنشنمان کەمپێرێبڵ بێ بە سایزی ئەتۆم بە سایزی نیوکلیر چانسمان ئەیە بۆی ئەبزێروی wavelength بکەین بۆی سیفەتی مەوجی ئەو کاتە زاڵ بێ بەسەر موڤینگ بەدیەکە و تەنە جوڵاوەکەمان وەکو ئەلەکترۆن ئەو کاتە سیفەتێکی مەوجی وەرئەگرێت. because of the smallness of h لەبەر ئەوەی hمان زۆر بچووکە 6.63 جاران دەتوان ناقسەن 34 جول سەکەند only for particle of atomic or nuclear size will the wave behavior be observable. کاتە لەبەر بچووکی پلان کۆنستانت سیفەتی مەوجی لەکوێ دەرک پێ دەکرێ بۆ پارتیکڵەکان کاتێک سایزیان بۆ ئەو پارتیکڵانی کە سایزیان کەمپێرێبڵ بێ بە سایزی ئەتۆم یاخود بە سایزی نیوکلیر ئەو کاتە سیفەتی مەوجیەکە زاڵ ئەبێ بەسەر موڤینگ بەدیەکە. دینە سەر نمونەیەکی تری پێمان ئەڵێ find the kinetic energy of a proton whose De-Broglie wavelength is 1 femtometer. وتمان 1 femtometeriش یەک جارانی دەتوان ناقسەن 5 مترێکە which is roughly the proton diameter. داوای kinetic energy پرۆتۆنێکمان لێکا کاتێک wavelengthi پرۆتۆنەکەی پێی یابین 1 femtometerە کە تقریبا ئەکاتە دایمتری پرۆتۆنێک. ئێمە بۆ ئەم مەبەستە کاتی ئەم پرسیارە سۆڵڤەکەی نازانین ئایا kinetic energy کلاسیکال بەکاربێن کە کاتە یەک لەسەر دوو MV دووجا بۆ دۆزینەوەی kinetic energy پرۆتۆنەکە یاخود ڕیلەتیڤیستیک بەکاربێنین. جارێکی تر زۆر گرنگە ئێمە مقاردە لە نێوان kinetic energy ئەلەکترۆنەکە ئەگەر kinetic energy درابوو لەگەڵ rest ئینەرجیەکەیە ئەلەکترۆنە پرۆتۆنە هەر پارتیکڵێکی ترەیە kinetic energy مقارنەکەین لەگەڵ rest ئینەرجیا ئەگەر داوای kinetic energy کردو نەمان بوو ئەو کاتە باشترین حەل چییە؟ P P مۆمنتەمە جارانی C ئەەکەین ئەی دۆزینەوە کە دۆزیمانەوە مقارنەکەین لەگەڵ rest ئینەرجیا ئەگەر P-ەکە گەورەتر بوو لە rest ئینەرجی ئەو کاتە معادلەی kinetic energy relativity کە پێشتر ئیشتقاقمان کردو دۆزیمانتەوە لە چاپتەریەکە بەکارهێنین. ئەگەر هاتوو kinetic energyەکە یاخود P-ەکە کە ئەی دۆزینەوە بچووکتر بوو لە rest ئینەرجی ئەو کاتە یاساکانی کلاسیکل میکانیک بۆ kinetic energy بەکار ئەهێنین. ئێستا تەماشاکەین rest energy پرۆتۆن کە ئەکاتە m0 C²، m0 ئەڵێن E0 ئەکاتە m0 C². ئەمە m0 هی پرۆتۆنە ئەگەرتان لێبێ لەگەڵ ئەلەکترۆن تێکەڵی نەکەن پرۆتۆنە بۆیە ئەها rest energy پرۆتۆن ئەکاتە 0.938 ئەم جارە چیمان هەیە مێگامان نیە بەڵکو گێگا ئەلەکترۆن ڤۆڵتمان هەیە گێگا ئەلەکترۆن ڤۆڵتمان هەیە کاتە ئەبێت چی بکەم ئەبێ PC بدۆزمەوە بۆ ئەوی مقارنەی بکەم لەگەڵ rest ئینەرجیەکەیە وتمان ئەم ئینۆتە لە m0 دووجارەواتۆ rest energy پرۆتۆنە. بۆ ئەم مەبەستە چیم هەیە من دوڵتی دیبرۆڵیم هەیە جارێکتر P ئەکاتە H لەسەر لەمدا ئەگەر هەردوو لای معادلەکە جارانی C بکەم ئەو کاتە پیسیم دەستەکەوێ خۆی ئەسڵی معادلەکە چۆن بووە P is equal to H over لەمدا هەردوو لام جارانی C کردووە واتە the speed of lightم کردووە ئەو کاتە PC ئەتوانم بدۆشمەوە H سیەکەم هەیە بەڵێ Hم هەیە Cشم هەیە بەڵێ هەمە بەڵام ئەگاتان لێبێ ئەم Hی لێرە دانراوە بە ئەلکترۆن ڤۆڵت سێکەند دەکات دەتوان ناقسەن 15 بەڵام ئەگەر بە جوول بێت دەتوان ناقسەن 34ەکە ژانی 6.63 بەڵام لەبەرەوەی بیگونجێنین هەر بەچی دامانناوەتەوە هیچ کێشەمانی بە ئەلکترۆن ڤۆڵت دامانناوەتەوە ئەمەش چیە لەمدایە لەمدا بە چییە تەحویلەکەینەوە بۆ مەتر وەکو لە پرسیارەکە درراوە فێمتۆمەترەکە دەتوان ناقسەن 15 بێتەوە مەتر ئەو کاتە کە دۆزیمانەوە ئەکاتە چەند
1.24 جيجا الكترون فولت إهتا ام جيجا الكترون فولت مقارنة كين لقل ريلت انرجيا يعني بي سيكا مقارنة أكين لقل ريلت انرجيا تماشا أكين بي سي من جورتر لا إينوت يانا لريلت انرجيا حتما جورتر كجورتر بو أبي كاينتيك انرجي بتشي بدولت لينوا للرجي ريلاتيفيستي كاينتيك انرجيا بدولت لينوا وكوتم لبر اوي بي سي جورتر لإينوت كات أبي ريلاتيفيستيك مان بيويس أبي بحساباتي كاينتيك انرجي كاينتيك انرجي ريلاتيفيستي كاتا اي ماينس اي نوت اما ما نشتغل كردوها بلام اما بيويس مان بتشي هبت اي توتال ابيت اي توتال شنو يدوس لينوا بم ياساي سرو يدوس لينوا اي وتنبو بارتيكلك كرست ماسي ابيت ولا تشاتر يكي شا اما نشتغل كردوها كاتا رجي اي نوت تواندو سايدن بي تواندو سي تواندو اي نوت ام نوت سي دوجار دوس لي مانتو لا سلايدي بيشوترا اما قيمتك ياتي زائدا بي دوجار سي دوجاريش مان دوس لي لا سلايدي بيشوترا دوجاكي تماشا كان 1.555 جيجا الكترون فولت دارات بأساني اي نوت مان هي ليك يان دركين ابيتا تي ابيتا كاينتيك انرجي كاتا كاينتيك انرجي كاتا اي ماينس اي نوت كاتا 1.55 كا اي توتال كا ماينس ريلت انرجي كمان 0.938 بقي قال الكترون كاتا كاينتيك انرجي كاتا 6 حبة ميجا الكترون فولت